لە دروشمەوە بۆ بڕیار چۆن لاڤا حکمەت هاوکێشەی هێزی ژنانی گۆڕی لەم ئاڵنگاریە سیاسیانەی ناوچەکەدا کە هەمیشە پیاوان لە ڕێزی پێشەوەی بڕیاردا بینراون. دەنگێک لە سلێمانیەوە بۆتە سەرمەشقی قۆناغێکی نوێی ژنانی ناوچەکە. لاڤا حکمەت سەرپەرشتیاری یەکێتی ژنانی کوردستان بە دیدگایەکی استراتیژی و جیاوازەوە دەستی بە کارەکانی کردووە و ئەو چیتر تەنیا داوای ماف ناکات، بەڵکو خۆی و ڕێکخراوەکەی دەست پێشخەرن لە دروستکردنی ئەو سەرکردە ژنانەی کە داهاتووی ئەم نیشتیمانە ئاڕاستە دەکەن. کۆتایی هاتنی خولی یەکەمی پرۆگرامی پێگەاندنی ژنانی سەرکردە کە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانی و بە ئەکادیمی بەڕێوەچوو سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە لاڤا حکمەت بڕوای بەکاری دروشمی و کاتی نییە. ئەو دەزانێت گۆڕینی ڕاستەقینەی کۆمەڵگا لە ڕێگەی زانست و ئەزمون و پێگەیاندنی ئەکادیمیەوە دەست پێ دەکات و ئەم هەنگاوە وەرچەرخانێکی گەورەیە لە مێژووی بزوتنەوەی ژنان لە کوردستان کە تێیدا ژن لە پێگەی پاشکۆوە دەگوازرێتەوە بۆ پێگەی بڕیاردەر و داڕێژەری سیاسەت. لاڤا حکمەت لە وتارەکەیدا پەیامێکی ڕوون و بەهێزی ئاراستەی هەموو لایەک کرد. هێزی ژن لە دژایەتیکردنی ئەوانی تردا نییە، بەڵکو لە تەواوکردن و بەهێزکردنی کۆمەڵگەدایە. ئەم خولا وەک هەنگاوی یەکەمی یەکێتی ژنانی کوردستانە بۆ ڕەخساندنی دەرفەتە تا ژنان بتوانن ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان لە سەرجەم کایەکاندا بگەڕن، شان بە شانی برایان و باوکانیان پشکی شێریان هەبێت لە بوونیاتنانی کوردستانێکی بەهێزتردا. ئەم سەرکردە گەنجە بە لێهاتوویەکی بێوێنەوە توانیوێتی هاوسەنگی لە نێوان هاوچەرخی بوون و پاراستنی بەهاکانی کوردەواریدا دروست بکات و ڕەسەنایەتی بگەڕێنێتەوە، چونکە مێژووی کورد پڕا لە ژنی سەرکردەی وەکو حەبسەخانی نەقیب و خانزادی سۆران. ئەو کاتێک پێشەنگایەتی مۆدێلێکی نوێی سەرکردایەتی دەکات هاوکات جەخت لەسەر ڕەوشتی بەرز و پێگەی خێزان دەکاتەوە. ئەمەش وای کردووە کچانی دەرچووی ئەم پولانە نەبنە تەنها ژمارە، ئەوکو ببنە کەسایەتی قبوڵکرا و کاریگەر لە ناو دڵی کۆمەڵگادا. لاڤا حکمەت بەم پرۆژەیە نەک هەر متمانەی بۆ ژنان گەڕاندەوە، بەڵکو بوو بە ئەندازیاری قۆناغێک کە تێیدا ژن مەزنترین و بەرهێنانی تێدا دەکرێت و دەبنا بڕیاردەری داهاتووی گەلێک.